ڕۆژ باش بێتە باش لە سەرەتا ڕۆژی هەفتەدا و لە دەستپێکی ئەم بەیانیەدا لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی بەرگەڵ بابەتەکانی ڕۆژ باش بۆ هیوام کە سەرەتای ڕۆژەکەتان و تەواوی هەفتەکەش بە خۆشی و بە تەندروستی باشە و بەڕێ بکەن بە هیوام کە هەمیشە لە کار و ژیانێکی باش و خۆشگوزەرانیدا بن. بێگومان من لەگەڵ هاوکارانم هەمیشە لە خەمی ئەوەداین کە باشترین بابەتەکان یاخود بڵێن هەموو زانیاریە بەسوودەکان کۆ بکەینەوە بتوانین لە ماوەی ئەم کاتژمێرەدا پێشکەشی ئێوەی بینەری پرۆگرامی ڕۆژ باشی بکەین. تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆمان تایبەت کردووە بە ساڵیادی کۆچی دوای هونەرمەندێکی گەورە و ناسراوی کورد کە هەمیشە زیندووە لە ناومانە و دەنگی بە سۆزی لە گوێی کوردێکدا نەماوە کە نەزرنگێتەوە ئەویش محەممەدی ماملەیە کە ئەمڕۆ 22 ساڵ تێدەپەڕێت بەسەر کۆچی دوای ئەو کەڵا هونەرمەندەدا. جگە لەوانە کۆمەڵێک بڕگە بابەتی دیکەشمان بۆ ئامادە کردوون و وەک هەموو ڕۆژێکی دیکەش سەرەتا بە دەستپێکێک لە بەشێک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێ دەکەین بە کورتی و دواتریش ناوەڕۆکی پرۆگرام بەردەوام دەکەم. فڕۆکەکانی تورکیا چەکدارانی پەکەکەیان لە سنووری حاجی ئۆمەران بۆردومان کرد. عەبدولوەهاب مەحموود بەڕێوەبەری شارەدەی حاجی ئۆمەران بە کوردستان 24 ڕاگەیان فڕۆگە جەنگیەکانی تورکیا چەکدارانی پەکەکەیان لە گوندەکانی گوندەژۆر و ئازادی کوێستانەکانی دۆڵە ئالان و بەرازکانی سەر بە شارەدەی حاجی ئۆمەران بۆردومان کرد. بەڕێوەبەری شارەدەی حاجی ئۆمەرانیش گوتی بەهۆی بۆردومانەکان و ڕەوشی تورکیا و شەڕەکانی تورکیا پەکەکە دانیشتوانی گوندەکەی سنوورەکانی زیانێکی زۆریان پێگەیشتووە. هاوکات بەهۆی بردومانی هۆڵێکی ئاژەڵداری لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیا لە کوێستانی کیکان لە سنووری شارەدەی حاجی ئۆمەران نزیکەی 300 سەر مەڕ و بزن لەناو چوون. لە جۆلەمێرگ قەدەغەی 12 قەدەغەی هاتوچۆ لە 12 ناوچە بۆ ماوەی ساڵێک ڕاگەیەنرا. پارێزگاری جۆلەمێرگ ڕایگەیاند لە ناوچەکانی چەلێ و گۆڤەر و شەمزێنان چەند ناوچەیەکی دیکە سەر بەو پارێزگایە بۆ ماوەی ساڵێک قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەنرا. پارێزگاری جۆلەمێرگ ڕاشیگەیاند بڕیاری قەدەغەی هاتوچۆ بەهۆی چالاکیە سنووریەکانی پەکەکەوەیە. ئامانجلی دانانی سنوورێکە بۆ ئەو چالاکیە چەکداریانەی کە پەکەکە ئەنجامیان دەدات. ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا دەڵێت لەگەڵ ئەوروپا لەبارەی ئێران گفتوگۆمان کرد. جاک سلێڤان ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا ڕایگەیاند لەگەڵ هەریەک لە فەڕەنسا و بەریتانیا و ژاپۆن لەسەر چەند پرس و دۆسیەکی تایبەت بە ئێران، ڕووسیا و چین، کۆریای باکوور هەروەها لەسەر پرسی ڤایرۆسی کۆرۆنا گفتوگۆیان کردووە. هەروەها ئاماژی بەوەشدا کە جۆ بایدن پشتیوانی ئیدارەکەی بۆ هاوپەیمانی ناتۆ دووپات کردوێتەوە. جەختی لەوەش کردەوە کە ئەمریکا لەگەڵ هاوبەشەکانی لە گفتوگۆدا دەبێت تاوەکو بگەنە ڕێگە چارێکی گونجاو سەبارەت بە دۆسیەی ئەتۆمی ئێران و پرسەکانی دیکەی ناوچەکە. تەندروستی جیهانی 40 ملیۆن پێکوتەی کۆرۆنا لە ڤایزەر دەکرێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاشکرای دەکات کە گرێبەستێکیان لەگەڵ کۆمپانیای ڤایزەر واژۆ کردووە بۆ کڕینی 40 ملیۆن پێکوتەی کۆرۆنا. ڕێکخراوەکە ئاماژی بەوە داوە کڕینی 40 ملیۆن پێکوتەی کۆرۆنا ئامانجلەی گەیاندن و دابەشکردنی بەسەر وڵاتانی دوورەدەست یاخود ئابووری لاوازە. واژۆکردنی گرێبەستەکە لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕەخلەی لە ئەندامانی وڵاتان گرکە نادەتپەروەری لە دابەشکردنی ڤاکسینەکەدا بەدی دەکرێت و وڵاتانی هەژار تا ئێستا ئەم پێکوتەیان پێنەگەیشتووە. کورتێک لە هەواڵە ناوخۆی گیانەکانم پێشکەش کرد. زۆربەی کات کە گوێبیستی گۆرانی میوزیکە بین بە تایبەت لە بەیانیاندا بێگومان یەکێک لە گۆرانیە دێرینەکان یاخود بەرهەمی گۆرانی بێژە ڕستەنەکانی کورتمان بەرگوێ ئەکەوێت و بەردەوام لە مێشکماندا دەمێنێتەوە یاخود
یادەوەریەکی ڕۆژانی زوو یاخود بڵێن ڕەسەنایەتی کوردی ئەخاتە بەرگوێمان. لەوانەش کە محەممەدی ماملێ هوەری کوردی بێبەش نەکردووە لەو سۆز و ئاوازەی کە پێی بەخشیوە و بۆ سەدان ساڵی کەش پێدەچێت لە گوێی هەر یەکێکمانە بمێنێتەوە. ئەمڕۆژ 22 ساڵ بەسەر کۆچی دوای ئەو هونەرمەندە گۆرانی بێژە کە محەممەدی ماملەیە تێدەپەڕێت. ماملەی گۆرانی بێژ مەقام بێژێکی دیاری کوردستان بوو کە سۆزی کوردانە و ئاشقانەی تێکست و گۆرانیەکانی هۆگری زۆری لە کوردستان هەن. با بەیەکەوە ئەم راپۆرتە ببین. کاک سوڵتان ڕۆژانە دێتە سەر گۆڕی ماملێ. ئەو هێندە شەیدای ئەو هونەرمەندەیە کە خۆی گوتەنی خەم و شادیەکانی ڕۆژانەی خۆی دێنێتە ئەو گۆڕستانە و بۆ ماملەی باز دەکات. ئەگەر دڵم تەنگ دەبێ و لە زۆرێکی دەمهەیە غەمی خۆم بڕەوێنم لێمە سەر قەبری مامۆستا محەممەدی ماملێ. ئەوەش هەر بە یادی وی گۆرانەی دەڵم. گەرچی تۆی شیڕایان زەڕۆیی و حەسرەت تۆی دەردم ئەمێن خەلە دەزێ ئەوەیە سەر خەسفڵا نابزێ مەردێ محەممەدی ماملێ ساڵی 1925 لە شاری مەهاباد لەدایک بووە. ئەگەرچی لە 1999 کۆچی دوایی کردووە، بەڵام هۆگرانی دەنگ و هونەرەکەی هێندە زۆرن کە بەردەوام ماڵیان جممەی دێت. خانەخوی کەسایەتی و هونەرمەند و خەڵکی ئاساییش ئامەخانی هاوسەری ماملەیە. ملوانکەی ملی ئامەخانیش وێنەی ماملەی پێوەیە. هەموو ئەو کەسانی خۆش دەوێت کە ماملەیان خۆش دەوێت. سپاس تشکر بە هونەرمەندە ژی کەڵانەی کە دێن سەرمیان لێ ماملێ دەدەن. ماڵە خۆیانم من ئێرە ماڵە ماملەی خەڵکیەی کە من نییە. تشکر لەو هەموو هونەرمەندێکی بە قوربانی هەموو هونەرمەندێک گەورە و چکۆڵە هونەروەندان گەن سەرم دەدەن. ماملێ شارەزای گۆرانی و مەقامی کورد بوو. دەنگێکی بەسۆز کە هەم خۆشەویستی لە دەباری هەمیش تەژی بوو لە کوردایەتی. کوردم ئەمن ڕاوچیە ڕاوە زەمانە گوڵێکی دامێ لەی ستاندم و هەواری خاڵی و لایەلایە ماملەیان کردوتە ڕێبازێکی هونەری ڕەسەن. هەر بۆیە کە ئەم ساڵ کێلی ماملەیان تێکدا بوو، کوردپەروەران و هۆگرانی دەنگی لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان هاتنە دەنگ و خاوەنداریەتیەکی مەزن بەقەد باڵای هونەرەکەیان لێ کرد. بەڵێ هەر بۆ یادی ئەو هونەرمەندە مەزنا ئێمە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردووە و میوانداری دوو کەسایەتیەکەین لەسەر بابەتە. سەرەتا کە ئەمێ باسێکیەوە بکەم کە ژیانی هونەرمەند ڕاستە ژیانێکی پڕ هونەری و وەحدبەیەکی دەوڵەمەند سەرمایەکی دەوڵەمەندی بۆ کوردستان بەجێهێشتووە، بۆ هونەری کوردی بەجێهێشتووە. محەممەدی ماملەیە کە لە ساڵی 1925 لە مەهاباد لەدایک بووە، لە یەکێک لە گەڕەکۆنەکانی ئەو شارەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە و 3 جار هاوسەرگیری کردووە. جا لەوە لەوانەیە زۆر بەمان نەزانین کە بۆ ناوی ماملێ یاخود محەممەدی ماملێ لە چیەوە هاتووە. ئەو سەردەمە کاتێک کە حکوومەتی ئێران سەرژمێری دەکات، داوای یاخود بڵێن لەو سەردەمەدا کە پرسیار دەکەن لەوەی ئایا ناوی چییە لە باوکی دەپرسن، چونکە ئەو کات خوێندەواری زۆر نەبووە، بۆیە پرسیاری لێ دەکەن و پێی دەڵێن کە ناوی چییە. ئەویش لە وەڵام داوتێتی محەممەد مام عەلی، بەڵام وشەی عین لە زاراوەی بڵێن فارسی دانیە، بۆیە بە ماملێ تۆماریان کردووە ناوەکەی و بۆتە نازناوێک و لە بیری کەس ناچێتەوە. تا ئێستاش زیاتر لە 700 بەرهەمی هەبووە کە بەردەوام ماوەتەوە و کەم لە هونەرمەندانیش هەیە کە گۆرانی محەممەدی ماملەیان نەوت بێتەوە یاخود لە بەرهەمەکانیاندا
سوودیان لێ نەبینی بێت و بەکاریان نەهێنابێتەوە. سەرەتا دەچمە لای کوڕی محەممەدی ماملێ کە لەگەڵمانە بێت کاک وریا ماملێ لە ڕێگەی تەلەفۆنەوە لە نەرویژەوە لەگەڵمان دەبێت و هەروەها خالید بابەکر ئەندامی تیپی مۆسیقای قەڵاتزێش لەسەر هەمان چاوەڕ لەگەڵمانە بێت کە ئەمڕۆ لە قەڵاتزێ چالاکیەک بەڕێوە دەچێت لەلایەن تیپی میوزیکی قەڵاتزێەوە بزانانی و چالاکیانە چۆنەوە جگەلەوەش لەگەڵ کوڕی هونەرمەند کاکووریا قسە دەکەین و دەدوین. بەیانیتان باش سەرەتا دەچمە لای وریا ماملێ. بەیانیت باش کاک وریا بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ تۆ لە وڵاتی نەرویژەوە لەگەڵمانی. سەرەتا ئەگەر بڵێم سەرخۆشی دوای 22 ساڵ لە تۆ لە هەموو کوردستانیش دەکەم لەبەرەوەی بێگومان لە هەر کاتێک و هەر سەردەمێکدا هونەرمەندێکی گەورەیە خودت کەسایەتێکی ئاوا لە کوردستان بڕوا خەسارەتێکی گەورەیە و دووبارە پێمان ناخۆشە یاخود بڵین سەرخۆشی لە ئێوە لە تەواوی خانەوادەکەشتان دەکەم. کاک وریا پێمان بڵێ ئەمڕۆ کە ساڵیادی کۆچی دوایی باوکی بەڕێستانە محەممەدی ماملەیە ئێوە وەکو خانەوادەکەتان چیتان کردووە یاخۆت ئەم ڕۆژە بە چ شێوەیەک بەڕێ دەکەن؟ بێڕێشتوان حرمەت بۆ ئێوە بینەرانی ئێوە هەر بۆ مامۆستا خالید سپاس بۆ بانگهێشتەکەتان دیسان سپاس بۆ ئەو سەرخۆشی کە کردتان. ڕاستیدا ساڵانە ئەم ساڵێکە ڕۆژی سێ ڕێبەندان یا سێ مانجیەک دێتەوە بەخۆشیەوە هەژارەی خەڵکی کوردستان بۆ ماملەی خۆیان کارێکی وای کردو کە بەڕاستی ئێمە نەتوانی لە موزۆڵە بنەماڵەیەکەماندا بتوانین شتێکی بکەین. دیارە ئەمە هەموو ساڵێ وەک بنەماڵی محەممەدی ماملێ و مەڵبەندی هونەری ماملێ بۆ ئەو ساڵە هەمیشە هەوڵمانداوە خەڵاتێکی هونەری سەرقام بکەین و پێشکەش بە هونەرمەند ساڵی بکەین و ئەو ساڵەکانش بە خۆشیەوە تا ئەلانەکان 12 دانە خەڵات پێشکەش بە هونەرمەندانی ڕستنی کورد کراوە و بۆ ئەو ساڵەکانش خەڵاتی ئەو ساڵ پێشکەش بە مامۆستا سەعید کراوە لە دهۆک کەواتە ئێمە ئەو خەڵاتە زۆرتر وەک ڕێزێنانێک بۆ هونەرمەندی ساڵ لەلایەن بنەماڵەی ماملەیەوە پێشکەش بە هونەرمەندی ساڵ دەکرێ و دەستی ڕێز و قەدریان لێ دەجێگێت. بەڵێ کاک وریا ئەو خەڵاتە ئێوە خۆتان دەستنیشان یەکەن وەکو خانەوادەکەتان یاخود بە هەماهەنگی لەگەڵ لایانی پەیوەندیداردا بێت و پێمان بڵێن لەسەر چ بنەمایەکیش ئەو خەڵاتە دەبەخشنە هونەرمەندان؟ بەڵێ ئەو خەڵاتانە هەوڵ دەدەین خەڵاتەکە هەموو ساڵێ بەڕێوەشکردن لەگەڵ کەسانێکی لێزان و شارەزا ئەو خەڵاتە هەڵبژێرن و پێشکەش بە هونەرمەندی ساڵی بکەین. دیارە لە هەر چوار پارچەی کوردستان ئێمە خەڵاتە پێشکەش دەکەین و ئەگەر هەر کارزمان هەیە ڕوو هەر پارچەیەکی کوردستان بکەین ڕوو دەکەین لە زانایانی بواری موزیکی ئەو ناوچەیانە یا ئەو بەشانە لە کوردستان. دوم لەبیست ڕاست بەڵێ وتم کەواتە لەسەر چ بنەمایەک دیاری ئەکەن ئەو خەڵاتە بن بە هونەرمەندان؟ بەڵێ بنەمای ئەو خەڵاتەی پێشکەش بۆ هونەرمەندانە دەکرێت کە بەڕاستی توانی بیان کاریگەریشی پاش دامنیە لەسەر پێشکەوتن و گەشە و نیشتنمای هونەری موزیکی کوردستان بەتایبەت ئەو هونەرێکە ئەو موزیکە ساڵیانێکی ساڵە بۆ تا قەڵایەکی پشت ئەسول بۆ ئەوەی کە ئێمە زمان و فەرهەنگ و میلۆدی و هونەری خۆمانی پێ بپارێزین و نەیاران نەتوانن ئەسمی لەمان بکەن و مانتوانەوە ئەو زمانی کە ئەوڕۆ کە ئێمە قسەی پێ دەکەین ئەو هونەری کە ئەوڕۆ ئێمە لە پەنای دەحەستینەوە و ڕۆژی خۆشی ناخۆشیەکاندا هانای بۆ دەبێت کەواتە ئەو هونەرمەندانی لەو بابەتیدا کار دەکەن و توانیان کاریگەری دابنێەوە پێشکەوتێک بدەستێنن ئێمە چامان دەیبین و هەوڵ دەدەین ئەو خەڵاتیان پێشکەشکەین و دەستی ڕێزیان بۆ خەڵاتەوە بۆ بەسینگەوە بنین. بە هیوای بەردەوامی بۆ ئێوەش و بەردەوام ئینشەڵا بۆ هونەرمەندانیش کاگوریا دەگەڕێمەوە لای تۆش ئێستاش میوانێکی دیکەم لەگەڵا کاک خالید بابەکرە کە ئەندامی تیپی مۆسیقای قەڵاتزێ لەسەر هەمان تەوەر گفتوگوی لەگەڵدا دەکەین و چالاکیەکیان هەیە بۆ ئەمڕۆ. بەیانیت باش کاک خالید ڕۆژێکی باش بۆ ئێوە ئینشەڵا. پێمان بڵێ چالاکیەکان کاتژمێر چەند دەست پێ دەکات و لە چ بڵین لایەنێکی هونەریدا زیاتر خۆی دەبینێتەوە؟ بەڵێ بەیانیتان باش بەیانی کاگوریاش باش دیارە ئێمە ساڵانە
لە شاری قەڵازی بۆ تەنەریتێک کە هەموو ساڵێک ئەو یادا بەرز ڕادەگرین. ئەو ساڵیش خۆشبەختانە لە ساڵیادی 22مین ساڵیادی هونەرمەندی گەورە محەممەدی ماملێ تیفی مۆسیقای قەڵازێ هەڵساوە بۆ کارە و بە سەرپەرشتی قایمقامەتی قەزای پشدەر. دیارە چالاکیەکە ئەمڕۆ دەست پێ دەکات دوای نیوەڕۆ کاتژمێر 2:30 لە هۆڵی ڕۆشنبیری. کار و چالاکیەکانمان بە چەند بەرهەمێکی ماملێ لە خۆی دەگرێت لەگەڵ دوو هونەرمەند بانگێشت کراوە. بەڵێ ئەو میوزیک و یاخود بڵێن ئەو بەرهەمە هونەریانی ئامادەتان کردووە تەواویان لە بەرهەمەکانی ماملێدا خۆی دەبینێتەوە یاخود بە چ شێوازێکی تریژ یاخود ئامانجتان چییە لەو چالاکیەکە؟ دیارە هەموو بەرهەمەکان بەرهەمی هونەرمەندی گەورە مامۆستا محەممەدی ماملێن خودی خۆیەتی و بەبێ دەستکایی وەک خۆی کارەکانمان کردووە لەگەڵ هەردوو هونەرمەند کاک عەبدوڵڵای ماملێ و کاک ڕابەر کوردستانی کە بەشدارن. ئامان زیمەش لەو کار و چالاکیانەدا تەنها چۆن دەڵی پاراستنی هونەری ڕەسەنایەتیە و هیچی تر. بەڵێ کاک خالید ئێوە ئەو چالاکیە ئەنجامەدەن هەموو ساڵێک یاخود بەنیازنین لە شارێکی دیکە یاخود لە شوێنێکی دیکە بە هەمان شێوە هونەرەکەی ماملێ بە زیندوی بهێڵنەوە و لەگەڵ هونەرمەندانی دیکەی شار و شارۆچکەکانی دیکەشدا بەشی بکەن؟ بەڵێ دیارە لە زۆر شار و شارۆچکەکاندا کار و چالاکیەکان ئەنجام دەدرێت. بەس لە قەڵازێدا یعنی توانین بڵین هەموو ساڵێک ئەو یادە بەرز ڕاگیراوە. زۆر جار هەبووە یعنی نەمانتوانیوە لەبەر ئیمکانیەتی مادی کار و چالاکیەکە یعنی هەوڵمانداوە کە کارەکە توانە نابێ بکرێت بەڵام بەداخەوە چۆن دەڵی هەرچۆنێکی بێ هەرچۆنێکی بێمە ئەگەر لەسەر حسابی خۆشمان بێ ئەو کار و چالاکیەکەمان بەرز ڕاگرتووە. دواتریش هەوڵمانداوە لە شار و شارۆچکانی تریش بیکەین بەڵام بەهۆی ئەوەی کە قەیرانی دارایی و ئەوانە ڕێگەی پێ نەداوین نەمانتوانیوە بەڕاستی. بەس پار ساڵ لە شاری ڕانیەش ئەنجامماندا و کار و چالاکیە. بەڵێ کاک خالیف جگە لە هونەرمەندان خانەوادەی ماملێژ لە چالاکیەکەدا بەشدار دەبن یاخود کێنەوانەی کە بەشدارن لەو چالاکی ئەمڕۆدا؟ بەڵێ دیارە ساڵانی پێشووتر بنەماڵەی ماملێ چەند ئەندامێکیان یان بەشدار دەبوون لە کار و چالاکیەکاندا بەڵام ئەو ساڵ گەر تەماشاکەن بەهۆی نەخۆشی و ئەوانەوە نایانتوانی سەردانکەن بەڕاستی. ئەو ساڵ تەنها دوو هونەرمەندی ئێرە بەشدارن کاک عەبدوڵڵا محەممەد کە ناسراوە عەبدوڵڵا ماملێ زایدەن کاک ڕابەر کوردستانی. زۆر باشە. دێمەوە لای تۆ گفتوگۆی زیاتر لەسەر بەرهەمە هونەریەکانی هونەرمەند دەکەین جیا لە چالاکیەکان. ئێستا دەچمەوە لای کاک وریا ماملێ. کاک وریا ئێوە وەکو خانەوادەی ماملێ یاخود با بڵێن کام لە ئێوە زیاتر بەو ڕێچکەی باوکی نەمرتانە ڕۆشتون وەکو ئەو بەردەوامن لە هونەر یاخود درێژە پێدەری ڕێگەکەی باوکتانن؟ لەڕاستیدا هونەری گۆرانی بکەندا بنەماڵی ماملێدا مێژوێکی دوو درێژی هەیە و لە باپی لە گەورەمانەوە بەڕێککە هاتوتە خوارێ و بەتایبەت بە باپی سعیدی ماملێ توانی بێتی مەکتەبێکدا بنێ بۆ گۆرانی بنەماڵێدا ئەویدا کەش و هەوایەتی کە کۆمەڵگای کوردەواری لە بە 100 ساڵەوە پێشەوە کۆمەلگایەکی داخرا و کندێک توانی بووین دواکەوتوو بووە و لە بواری ئاینیەوە زۆر ئاین تێدا حکمی کردووە بەماسیدم سعیدی ماملێ توانی وێتی کە لەو پێشوهەیە ئەو دەمدا هاندەری هەنداڵەکان پێدانە بدانە کاری هونەریان دەگەڵتاوە هانیاندا بۆ ئەوەی کە بن بە گۆرانی بێژ و گۆرانی بکەنە پیشەی خۆیان و پەرە بە هونەری کوردیدا. دیارە ئەو ڕێچکەیە وەک نەریتێک لە بنەماڵەمان داماوەتەوە و دوای باپیشون بابەت کوڕەکانی بیژیانی بابموان ئەو ڕێچکەیان بەرنەداوە. لە دوای وانیش ئێمە کە دەبینێنەوەی ئەوانیش بەڕاستی توانیمانە بۆ ڕێچکەدا ڕۆشن. دیارە من نا بەڵام براکانی بکەم زۆربیان گۆرانی دەڵێن ئامۆزاکان زۆربیان گۆرانی دەڵێن
کەواتە ئەو ڕێسکەیە وەک نەریتێکی هات لە بنەماڵی ئێمەدا. بەڵێ بەڵێ کاک وریا ئەزانین کە ئەو سامانەی کە ماملێ جێ هێشتوو بۆ هونەری کوردی زۆر و زەوەندە. زۆرێک لە هونەرمەنداریش بڵین لە هەر چوار پارچەی کوردستانەوە بێت زۆربەی کات گۆرانیەکانی محەممەدی ماملەیان و تۆ یاخود بەکاریان هێناوە هەمووەکو تێکەس یاخود هەمووەکو ئاوازیش وتویانەتەوە. ئێوە تا چەند ڕازین لەوەی کە هەر هونەرمەندێک هاتبێت گۆرانێکی ماملەی وتۆتەوە یاخود ئاگادار بوو بێتان وایە ئەوە خزمەتێکی بەو هونەرە کردووە یاخود تا ڕادێک شێواندوێتی ئێوە ئاگاداری ئەوانە بوون؟ بەڵێ پێشکە وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە بە پێویستی دەزانم لێرە سپاسی خۆم ئاراستەی مامۆستا خالید قسەی خەڵات بکەم و تووشی هەموو ساڵە ئەوان لە کەشف و هەواشی زۆر سەخت و دشواری هەم دارایی هەم کەشف و هەوای ئەمنیەتی هەموو جۆرە دشواریەک ئەوان ئەو یادیمان لێ دەکەنەوە بەڕاستی دەستی کردنەوە و دەستەوەی خزمەتیان بۆ بەستنگەوە دەنێن دیارە ئەو یادکردنەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان بە شێوەیەکی بەرگین هەموو ساڵێ دێتە بەڕێوەبردن بەڵام ئەو ساڵ بەهۆی پتەی کۆڕۆناوە دیوا دیارە باش بەدروست نەزانراوە ئەو کارە بکردێ بۆی ئەم بەرگیشان سپاس لە هەموو لایەن هەموو ئەو کەسانە دەکەن کە ساڵانی یادیمابیان کرد سەبارەت بە پرسیاری وەڵامەکەی دوناستان هونەری موزیک بەگشتی جوریەکە کە هەر کەس لە ڕوانگەی خۆیەوە بە ئوسلوبی خۆیەوە بە شێوەی خۆیەوە دێڵێتەوە دیارە ماملێ ئوسلوبێکی خۆی هەیە و تاموکێژێکی خۆی هەیە وەک من وەک کوڕی ماملێژ ئەگەر من هەیە گۆرانی ماملێ بڵامەوە دیارە تاموکێژی نی زۆر پێ و دیار دەبێت تاکوونی باوکم لە کەسانێکی کە لە بنەماڵەی ئێمەدا کەواتە مە بەسم ئەوەیە کە پێ بڵام هەر گوڵی بۆنی خۆی دێت دیارە ئەوەی کە ئێمە وەک بابیشم لە سەری دوی خۆی هەموو جارە دیکوت گەرمی هەموو کەس ئازابێ کاتە گۆرانی من دەڵێتەوە ئەدی فقط ئەو ئاماژەی بۆ یەکتیان مەسەلەن پێچی نێدەن بەڵام پێچ نێدەن ئەو بە معنای ئەوەی کە مەسەلەن کابرا بێت بە خۆلی کابراکردنی لە دوور کوالیتیەوە مەسەلەن خراپی بڵێت بە معنای ئەوەی بکە مەسەلەن سەعێتین کە ئەو گۆرانیانە بە ئەمانەتەوە بکوتێتەوە دیارە ئەوەی کە زۆر کەسەیە مەسەلەن پێچ نێدا یا بە دڵی زۆر کەسی دیکە نابێ یا مەسەلەن جوانکاری تدارەکە بە مۆدی بە شێوەی مۆدێڕی ئەوڕۆی دێڵێ سێتی گۆڕانکاری تکەی دەواری تکنیکە و تدارەکە ئەوانە دەبێتەوە سەر سەلیقە و زەوقی هونەرمەندەکان لەوانەیە دەگەڵ زەوق و سەلیقەی نیوەی بەشی کۆمەلگانەی خواتەوە بەڵام لەوانەیە بە زەوق و سەلیقەی چین جوان ولاوی کوردستان بیخواتەوە کەواتە باشتر وایە کە ئێمە هەمیشە ڕێزدابنی بۆ ئەو لایەنانەی کە پێیان خۆشە ئەو گۆرانیانە و ڕێزدابنی بۆ کەسانی کە پێشیان ناخۆشە توش نییە هونەر وایە هەر کەسە دەبینی بۆ خۆتان دەزانن لایەنگرانی هونەر زەقەکانیان مشهورەکانیان جیاوازە بەڕاست ئێمە بەس بە حاڵی خۆمان دەستی ڕێز بۆ کەسانە دەگرین کە لە گۆرانی ماملێ وەتوانیوانە کە شتەیەک بە یا تەرەیەک بە هونەرەکەیان بن بە هونەری ملەکەیان بەڵێ دێمەوە لای تۆش کاگوریا بابزانین کاک خالید ڕاوبۆچوونی چییە لەسەرەوەی کە ئایا بەرهەمی یاخود ئەو بەرهەمە زۆرەی کە محەممەدی ماملێ هەی بووە بۆتە قوتابخانەیەکی هونەری کە ئێوە بتوانن بۆ تەواوی داهاتووی هونەر سوودی لێ ببینن؟ بەڵێ دیارە هونەرمەندی گەورە خاوەن بەرهەمێکی یەکجار زۆرە چەندین بەرهەمی جوانی هەیە ئەم پێم وایە قوتابخانەیەکی زۆر باشە و بۆیە ئەگەر دیقەت بدەی هەوادارێکی یەکجار زۆری هەیە تاوەکو ئێستاش لەسەر ڕێسکەی ئەو بەردەوامن بۆیە دەکرێت کەسانی شارەزا و پسپۆر لە بوارەکەی خۆیاندا بتوانن ئەو بەرهەمانەی هونەرمەندی گەورە بە ئەکادیم بکەن و بە شێوازی نۆتە بینوسنەوە بۆ ئەوەی نەوەی داهات و سوودی لێ ببیندرێت و هەم چۆن دەڵی ئاشناکردنی نەوەی نوێیە بۆ ئەو هونەری ڕەسەنی کوردی. بەڵێ کار خالید خۆتان نەزانن هونەرمەندە دێرینەکان لە بارودۆخێکی سەختە یاخود دژواردا نەبوونی پێداویستی نەبوونی ستۆدیۆیەکی باش میوزیکێکی پرۆفێشناڵانە ئەو هەموو بەرهەمە باش و ناوازیان پێشکەشی ئێمە و هونەری کوردیش کردووە تا دواتریش. ئێوە ئێستا چیتان کردو بۆی کە بتوانن ئەو هونەرەی پێشوو یاخود ئەو گۆرانی و میوزیک و ئاوازەی کە لە ڕابردوودا کراوە ئێستا بیکەنە شێوازێکی سەردەمیانە یاخود بڵێن ڕێنجی بکەن تێکەڵەیەکی بکەن لەگەڵ ڕابردوو لەگەڵ داهاتووشدا؟ بەڵێ
دیارەوە کارێکی زۆر باشەوەی کە جەناب دەیڵێ یعنی نوێکردنەوەی بەرهەمە کۆنەکانە بە بەرگێکی تازەی موزیکەوە. بەڵام ئەوە ڕاستی هەوڵی تاکە کەسی دراوە و چەند کەسێکی شەوکاران ئەنجام داوە کاری زۆر باش کراوە و بەداخەوە کاری خراپیش کراوە. دەکرێت چۆن دەڵێ ئارنجی کارەکە بکەین بە شێوازێکی سەردەمیانە و جوان، بەڵام دەبێت زۆر بە وردی و سەلیقەوە کاری لەگەڵ بکرێ بەڕاستی. نابێت خودی میلۆدیەکە دەستکاری بکرێ وەکو میلۆدیەکە. دواتریش زۆر جار هەیە کە میلۆدیەکە دەستکاری ناکەن، بەڵام بە شێوازی ئەدا هەندێک گۆرانی بێژ بەداخەوە بە شێوازی ئەداکە دەیگۆڕن دەیخەنە سەر نەوتەوەکانی تر، کە ئەوەش بەڕاستی توانم بڵێم تاوانێکی زۆر گەورەیە. دەکرێت کاری زۆر جوان بکەین بۆ نمونە کە کامکارەکان چەندین بەرهەمی فۆلکلۆریان تازە کردوتەوە بە بەرگێکی تازەوەی موزیکەوە، بەڕاستی کارێکی باشە، بەڵام دەکرێت ڕەچاوی ئەو خاڵانە بکەین. بەڵێ کاک خالید پێم بڵێ ئێوە ئێستا هەرچەنێ مار گفتوگۆکەین بە شێوەیەکی زیاتر گفتوگۆکردن بابەتەکە و تەوەرەکەمان لەسەر ماملە تەرخان کردووە. هیچ ئامێرێکی میوزیکی لانی یاخود هیچ پارچە میوزیکی گۆرانیەک بە پێشکەشمان بکەی؟ وڵا ئەوەی ڕاستی بێ ئامێری میوزیک دەکرێت کەمێکی تر تۆزێک ئامادەی بکەم لەوان هەیە ئێستا لەبەردەستدا نەبێ لەگەڵ کاگوریا و توێژ کرد دواتر من ئامادەی دەکەم. من ئێستا پرسیارێک لە کاگوریاکەم تا تۆ خۆت ئامادەکەیت. کاگوریا جابا باسی ئەو بکەین بێگومان لەگەڵ باوکتان سەردەمێک کە ژیاون کۆمەڵێ یادەوەری خۆش و ناخۆشتان بینیوە، یەکێک لەوانم پێ بڵێیت کە ئێستاش لە بیر تابێت و یاخود هەرگیز لە بیرە نەچێتەوە؟ ئەم کرد بۆ شتێکی زۆر هەفتیار و بەڕاستی هێز کۆمەڵێک بیرەوەری خۆشمان هەیە کە هەم ئیناخۆشم خۆش لە ڕۆژانێکی سەخت و توشدا لەگەڵ بابم کۆمەڵێک بیرەوەریمان هەیە. من بیرەوەریەکە هیچ کار ناتوانم لە یادی بکەم. ساڵی 1991 کاتی کۆسوڕەوەتی کوردستان بوو، ڕۆژەکانی یەکەمی بوو کە لە ڕۆژەکانی یەکەمدا بریندارەکان دەگەیشتنە مەهاباد و بریندارەکانی باشووری کوردستان دەگەیشتنە مەهاباد. بریندارێکی زۆری لێبوو لە خۆشخانەی بیمارستان مەهابادێ. خەڵکی مەهاباد لە شەو دەچون بۆ نەخۆشخانە خوێنیان دەدا و ئەوانە یارمەتیان دەبەربەوەیە. ئێمەش گەنج بووین و ئەوانە پشتمانەوە ئەو شتە ڕوویداوە، ئەمەش کۆمەڵێک تەلاشیمان کرد لەو بابەتەیدا هاتمەوە بابژێنەوە هاومەنەخەشی ئەوە لە نەخۆشخانەی کۆمەڵێک دیندار پێشمەرگەی دیندار هاتوون کە هەموو زۆر حاڵ دۆخیان خراپە بۆ نەسی سەرێکی بینی و ئەنانەوان نەخۆشیان دەفرۆن کە ماملەی هاتووە سەردانیان بکە بارمکی وڵایوەریە زۆر بیتیاکە هەستە باسی هەستانی چوون و لێش باوە نەختێک ئەو کۆمپوت و سیوا دەکەین بۆ نەخۆش سیوا دەبین کۆمەڵێک کۆمپوتمان کڕی لێ لەگەڵ خۆمان برمان کە هەر بە دیاری دەیبین بۆ وەسەرکردن نەخۆشەکان لە خۆمانی بینێت و شتیان دەبێت. چووی سەردانی یەک دوودانە بەشێتمان کرد تامالێکی چەند پێشمەرگەیەکی لێ بوو. پێشمەرگەکان ئەوگەر بابمیان بڕواتان بێ ئەسڵەن دەبوژانەوە ڕحشی کە داهاتەوە بەریان ئەوەندیان پێ خۆش دەبوو ئەوەندیان پێ هەتەنانەت کارژێڕەکانی و کوردی بیمارستانی وەک نێرسەکان و دکتۆرەکان ژەگەر بابمیان دەبی هەر زۆریان پێ خۆش بەڵێ دەچوونەوە بۆ نمونە چوونێت ژووریەکی پێشمەرگەیەکی لێ بوو زۆری ئازار هەبوو یەک بەخۆی دەیتیژان ئەویش چوین بۆ ژوورەکەی لەبەر ژانی خۆی هۆشی نەبوو بەڕاستی لاقیان بڕی بۆ هەردوو لاقەکانیان بڕی بۆەوە ئەویش گەبابی یەک بەخۆی ژانەکەی بوو بەخۆشی ینی گریانەکەی یەکریان نەدەگریا بەڵام هاوارەکەی بۆ هاواری خۆشی ئەو زارەکانیە ئەمن ئەو زار بە حەزێ بەکاران باشەکەی ئەنان بابنەوە ماملێم بیماردێ هاتە سەردانی منی کردو ئەوانە ئەدی حاڵەتێکی ئەوەندە عاتفی و حاڵەتێکی ئەوەندە سەی بەسەر نەخۆشخانەکەیدا غاڵب بوو کە هەموو کەس لە لای خۆیەوە دەگریا بارم دەگریان من دەگریان دکتۆرەکان دەگریان پەرستارەکان دەگریان خەتم ئەو بیرەوەریە نەبی ناچێتەوە هیچ کاتێک. بەڵێ کاگوریا چ گۆرانێکی باوکت کە هەرگیز لە بیرە ناچێتەوە یاخود لە ناو هەموویانە زۆر تایبەتە و زۆر چێژی لێ بینیت و بەردەوام یاخود بیڵیتەوە؟ وڵی پرسیارێکی زۆر مشکلت کرد بەڕاستی من یەکێکم لەو کەسان لە منداڵیەوە کە
کەم بە گۆرانەکانی بام کردو کە فام کردو گۆرانەکانی بامدانە بەدانە بیرەوەی خۆشم لیان دێ و هەر جارێکە هەر کامیشیان جۆ دەدەمێ خۆی دەبێتە هەڵگری کۆمەڵێک بیرەوەی بەڵام لەو گۆرانیانە کە زۆرم پێ خۆشە من کانی ئاسکانم زۆر پێ خۆشە بەڕاستی وەرە حەیرانم زۆر پێ خۆشە سبڵە موسیقیم زۆر پێ خۆشە ئەوانە کۆمەڵێک گۆرانی کە ڕستن بەڕاستی کۆمەڵێک بیرەوەریان دەگەڵ من هەیە جا کاگوریا ئەگەر من گوێم لێ نەبێت تۆ بیڵێ بەچیا بزانم کە ئەوەنە ماوەتەوە لە گوێتەوە ئەوەنە حەز لەو گۆرانیانەیە ئەخە پرسیار ئەوەی ئەم دەژیان دەگۆڕین ئەوە پرسیارەکە دەوەی ناکرێت لە یادی ئەو ڕۆژەدا و بۆ ڕۆژ باشیش بیکەیتە سپرایزێک و لە بیری نەکەین و تۆش لە بیری نەکەیت خەوشە بە گۆرانی بابیشم واری نەکەم بەڕاستی نەوەڵام سەداوای لێ بڕ دەکەم زۆر دەنگم تەواو نازانم بەڕاستی گۆرانی زۆر باشە بەڵام بێگومان نەزانم کە ڕۆژانە لەبەر خۆتەوە گۆرانیەکان ئەڵێیتەوە بەڵامی تر بۆ ئێمەدنەوە ئەویان قەی ناکە با بچم بزانم زۆر باشە کاگوریا ئەچمۆ لای کاک خالید بزانین میوزیکەکەی ئامادە کردووە گوێمان لە میوزیکێک بێت کە لەسەر ئاوازی مام لێ بێت بەڵێ ئێستا یەک دقا یارمەتیم دەن ئامێرەکەم نەسب بکەم زۆر باشە کاک خالیدەوە کاک وریا ئەم ڕۆژ هەر ئاواتی پەڕان و گۆرانێکی ماملەی بۆ نەوتینەوە وەکو باسیشی کرد ئەو گۆرانیانەی ماملەیە کە زۆر خۆشن و لە بیری کەسمان ناچێتەوە هەرێک لە ئێمە گۆرانیەک ینی لە مشکی خۆی یاخود لە هزری خۆی دامێنێتەوە کە سەرنجی ڕاکێشێت یاخود لە بیری ناچێتەوە جاران کە گۆرانیەکە وترە تا ئەم سەردەمەش ئەمایەوە لەگەڵەوەی کە ئەوەندە کار ئاسانی یاخود پێشکەوتنی میوزیکیشیان پێ نەگەیشت بوو هوەریان پێ نەگەیشت بوو بەڵام لەگەڵەوەشدا هوەر بەردەوام بوو یاخود بڵێن سامانێکی زۆریان بەجێ هێشتووە تا ئێستش ماوەتەوە لەگەڵەوەیە کە زۆربەی هوەرمەندان نەسا بەرهەمی زۆریان هەیە بۆ ماوەیەکی کورت بەرهەمەکە ئەمێنێتەوە دواتر بەرهەمی دیکەیت ئەمە دوای میوزیکەکە وەڵامی ئەو پرسیارەشم بەرەوە بەڵێ هاژەخان دەستت خۆش بێ دەست و پەنجەت هەر ڕەنگین بێ کاک خالید بۆچی جاران ئەو هەموو هوەرە دەکرا ئەو هەموو بەرهەمە پێشکەش دەکرا لەگەڵەوەی کەوتیشمان کەمترین ئامێری میوزیک یاخود کەمترین ستودیۆ و بەو شێوە پرۆفشناڵی ئێستا نەبوو بۆ ئێستا هوەرمەندان بەرهەمیان کەمە لەگەڵەوەی کە ئەو هەموو پێشکەوتنە هوەریەش هەیە ڕاستە دیارە کاتی خۆی کە ئەو بەرهەمانە کراوە چۆنەڵی بە ڕوحیاتێکی زۆر ڕوحێکی هوەری پاکەوە ئەنجام درا بەڕاستی و زۆر بەسەلیقە بوون لە ڕووی هەڵبژاردننی تێکستەوە بەزەگەر دیقەت دێ ئێستا ڕاستی هەمووی بۆتە شێوازی توزانم بە تیجارەت و لە ڕووی تێکستەوە ناوەڕۆکانیان زۆر جار هەیە یەک ناگرێتەوە لەگەڵ سوزانم هەم میلۆدیەکە هەم تێکستەکەەوە هەم کلیپەکە ئەو شێوازە پێم وایە هەڵەیە بەڕاستی بەس کاتی خۆی چۆن دەڵێ بە ڕوحێکی هوەریەوە ئەو کارەیان کردو بەڵێ ڕاستە کاک خالید
ئێوە توانیوتانە ئەو سەرمایی ماملێ تەنها بپارێزن یاخود بیکەنە هەوێنی چەندین بەرهەمی دیکە؟ بەڵێ دیارە ئەوەی ئەرکی ئەمەیە چۆنەڵی پاراستنی هوەری مامۆستا محەممەدی ماملەیە کە توانیمانە ئەو هوەرە بپارێزین وە چۆن دەڵێ ئاشنایکەین بە نەوەی نوێ بۆی بیریان نەچێتەوە دووارە ئەو سوودیشمان لە گۆرانەکان بینیەوە بە تاکیت یعنی من ئێستا کە قسە لەگەڵ جەنابەت دەکەم سەرقاڵی چەند بەرهەمێکم بۆ کاک عەزیزی مەحموودی کوێ خەبرایم کە چۆن دەڵێ دۆستی ماملێ بووە یەکێک بۆ لە کەسە نزیکەکانی ئەو چەند بەرهەمێکی بۆ دەکەم بە موزیکێکی تازەوە بەڵام خود بە خودی میلۆدیەکانی هونەرمەندی گەورە ماملێەوە. زۆر باشە زۆر سوپاس کاک خالید بابەکر ئەندامی تیوی موزیکی قەڵازێ کە ئەمڕۆ لەگەڵمان بووی بە هیوای سەرکەوتن و بەردەوامی و ئینشاءڵڵا چالاکیەکانیشتان بەخۆشی و بە سەرکەوتنەوە بەڕێوەچێ زۆر سپاس بۆ تۆ کاگووریا ئەم بەیانیە خۆشحاڵ بووین کە ئامادە بووی لەگەڵمان لە پرۆگرامی ڕۆژ باش بە هیوام کە ڕۆژێکی پڕ خۆشی و کامرانی بێ بۆ بەڕێزیشتان. بۆ ئێوەش سپاس بۆ ئەوەی کە دەرفەتان بە من بەخشید هەر بم سەرکەوتن. سپاس بۆ ئێوەش. هەر لە چوارچەوەی میوزیک و هوەر و گۆرانیدا دەمێنینەوە باسیەوە کەم کە لە سلێمانی چەند فێرگەیەکی هوەری هەیە یاخود بڵێن فێرگەی میوزیکە شانۆیە زۆربیان یەکێک لەوانە فێرگەی هوەری نامدار قەرەداغیە لە سلێمانی کە هەفتانە چەند ڕۆژێک ڕاهێنان بە مناڵانەکە و فێری میوزیک و گۆرانیانەکات لەم فێرگێدا هونەرمەند بە ئەزمونونەکانی گۆرانی دەچڕن و منداڵان و میوزیکیان بۆ دەژەنن هونەرمەندان بەو جیاوازی و گۆڕانکاریە و خۆشحاڵن و ئەڵێن ڕابردوو گەورەکان میوزیکیان بۆ منداڵان دەژەنی بەڵام ئێستا لەم فێرگەیەدا بە پێچەوانەیە ئەوان میوزیکمان بۆ ژەن و ئێمەش گۆرانی ئەڵێن خاوەنی فێرگەکەش دەڵێت ئامانجیان پێشخستنی گۆرانی و هوەری کوردیە و ڕاهێنانی منداڵەکانیشە لە ئێستاوە لەسەر ئەو هوەرە. فێرەکەمان دامەزراوە لە پێناوی ئەوەی کە بتوانین مۆسیقا و گۆرانی کوردی پێشخین و مناڵانی کورد و گەنجانی کورد لە ڕێگەی مۆسیقاوە کۆیان کەینەوە و بەها جوانەکانیان فێرکەین خۆشەویستی زیاتر لە دڵیانە بڕوێنین و خۆشەویستی گەل و نیشتیمان خۆشەویستی بۆ یەکتری زیاترتیانە بچێنین و بتوانین مۆسیقا وەکو ئامڕازێکیش بەکاربێنین بۆ هەموو بەها جوانەکان جگە مۆسیقا خۆی کە خۆراکی لەش و گیانە مۆسیقا مرۆڤ زیرەکەکە کۆمەڵایەتیەکە کۆمەڵشتی جوان کە مۆسیقا خۆی بەخشێ ئێمە جگە لەوەش بۆکو ئامڕازێک بەکارێنین. جاران گەورەکان مۆسیقایان بۆ مناڵ لێە بەڵام ئێستا من بەم تەمەنەوە هاتووم لەگەڵ ئەو مناڵە جوانانە مۆسیقا لێم کاکە نامداریش درێژایی تەمەنی خەریکی خزمەتی مناڵی کورد بووە لێرەش و لە دەروی وڵاتیش من هەر لەگەڵیا بووم ئێستاش بەڕاستیان مناڵە جوانانێک کە لێرە مامۆستا نامدار بەدایان و بە سەدانی مناڵ فێری مۆسیقا کردووە و هەتا بە دایک و باوکانیشەوە هەنێ جار هاتوون ئەوانیش ئالەتیان کردووە لە ئەوروپا باز دەکەمەوە لێرەنا ئالەتیان کردووە و فێری کردوون بە یعنی بە عام.
مناڵ بووم هەر حەزم کردووە گیتار لێم دایما ئاواتمەوە بۆ گیتار لێم و فێری ئەوە بووم کە گیتار چۆن لێرە اینجا ئەم فەرگەیە نەک تەنها فەرگەیەکی ئەتیادیە مامۆساکەمان مامۆسا نامدار خەرداخی هەر فێری ئەومان ناکات چۆن گیتار پیانۆ ئالەتەکان لێن فێری ئەومانەکە چۆن ڕێز بگرین لەو شتانەی کە هەمانەوە لەو کەسانی کە گەورەترن لە خۆمان و لەو کەسانی کە بچووکترن لە خۆمان. ئەو منداڵانەمان بینی کە چۆن لە ئێستاوە مشکیان زاخاو دەکەن بە هوەر و گۆرانی و میوزیک بێگومان ئەوە وەکو پێداویستێکی ڕۆحی وەکو خۆراکێکی ڕۆحیە کە منداڵەکانی لێ بەش نەکەین بە پشتەوەی من دیمەنێکی چەند جوان دیارە یاخود بڵێن کەش و هاواکە ساماڵ و سایقەیە با بزانین لە شارەکانی دیکە چۆنە. جا قسەیەکەی ئەڵێ پێم بڵێ چییە خۆیت پێت ئەڵێم تۆکیت چونکە خواردنی ناتەندروست یەکێکە لە هۆکارەکان بۆ زیادبوونی کێشی لەش و نەخۆشی بۆیە هەمیشە وەرزشەوانان ئەوانەی بە تایبەت وەرزشەکەن گرنگی زۆرەدەن بە خواردنەکانیان تا ئاگداری خواردن و خواردنەوەیان بن ڕەچاوی چەند تایبەتمەندێکی شەکەن لەگەڵەوە. ئێمە زۆر کات ژاکاڵ فەقێمان لەگەڵ ئابێ خود ئەو وەرزشانی کە ئەیکات هەم لە ماڵەوە بێت یاخود لە هۆڵەکانی وەرزش بێت بۆ ئێمەشی گواستۆتۆ یاخود پێشکەشی بە بینەران و بیسەرانی ڕۆژباش کردووە. بزانین ئەم ڕۆژاکە لەگەڵ ئامادەکردنی خواردن یاخود باس لە چۆنێتی ئەو خواردنانە کات کە بۆ وەرزشەوانان پێویستە و چۆن ئامادەی بکەن ئێوەشی لێ بێبەش ناکەن. ڕۆژ باش
ئەمڕۆ خواردنێک دروست دەکەین بە ماسی و بە سەوزەوات کە کێشمان نەشتە سەر. من لە پێشتردا هەموو شتێکم ئامادە کردووە، هەموو شتێکم سوور کردووە کە بتانین پێشان بدەم. لە ئەوەلە دەست پێکەم بە ماسیەکە هێندێک ڕوونی زەیتم تێ کردووە و 10 دقە سوورم کردەوە. ئەم ماسیە پرۆتەینی B12 هەیە و بۆ لەش زۆر باشە. دووەمین پەتاتی شیرین کە سوورم کردەوە، ڤیتامین B12 و ڤیتامین D هەیە. کولەکە لەگەڵ پەتاتە و کولەکە سوورم کردەوە لەگەڵ هەندێک ڕوونی زەیت و بیبەری ڕەش. شەلغەمی سوور ئەمەش هەندێکم سوور کردەوە، هەندێک لیمۆم لەسەر داناوە لەگەڵ ڕوونی زەیت. ئەم خواردنە بە ڕۆن و زەیت و بە ڕۆنی نارگیل دروستم کردووە. خەڵکەرەتن کە ڕۆن زۆر خراپە بەس وانە. هەموو کەسەتانێتن خواردن لە ماڵە دروستکە بە ڕۆنی زەیت و بە ڕۆنی نارگیل. هیوادارم سووتان لە ئەم شتە هەڵگر بێت لەم خواردنە کە ئەتوانن پێشی وەرزش و پاشی وەرزش بیخۆن. و بە ئەوانی کە حەزەکەن کە وەزنیان بێتە خوارە ئەتوانن ئەم خواردنە بخۆن یان ئەگە وەزنیان حەزەکەن ڕابگرن ئەمە زۆر باشە. زۆر سپاس کە لەگەڵمان بوو. سپاس بۆ ژاکاڵ فقێش کە بێگومان بینەر و بیسەرەکانی ڕۆژباش بێبەش ناکە لەو زانیاریە تەندروستی وەرزشیانی کە بە ئێمەی بەخشی و بە ئێوەشی بەخشی. سپاس بۆ ژاکاڵ خاتون. بێگومان خواردنەکانی ئێمە زۆر چەور و تێرن و لە بیری یەکەین کە هەندێک جار تەندروستیمان چەند پێویستی بە خواردنی تەندروستە، لەگەڵەوەشدا پێویستمان بە وەرزشێکی باشە تا ببینە خاوەن جەستەیەکی ڕێک و تەندروستێکی باش. لە بیری نەکەن هەمیشە ئاگاتان لە خۆتان و لە منداڵ و لە کەس و کاریشتان بێت، هەم لە ڕووی خواردنەوە لەگەڵ تەندروستێکی باشیش. هەمیشە کامران بن، ماڵتان پڕخۆشی و ئاوەدانی بێت. ئەم ڕۆژکۆتین هەنا بە بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژباش. تا سبەی هەر شادن و ماڵاوە.